مانزی ئەم کاتتان باش لە قەزای چۆمانین ئەمڕۆ لەو دیدارە تایبەتە قسە لەسەر ڕەوشی پەروەردە ئەکەین لە سنووری قەزای چۆمان. بابزانین ئەم ساڵ پرۆسەی خوێندن لەو سنوورە چۆن بەڕێوە چووە، کێشە و گرفتەکان خۆی لە چی ئەبینێتەوە، بەرنامە و پلان هەم بۆ ساڵی نوێی خوێندن هەم بۆ ئەم پشووی هاوینە بۆ دروستکردن و نۆژەکردنەوەی قوتابخانەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان چ پلانێک دانراوە بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد عەلی بەڕێوەبەری پەروەردەی چۆمان گفتوگۆکەین کە بۆ یەکەم جاریشە لە دیدارێکی زاری کرمانجی لەگەڵمانە بێ. مامۆستا گیان ئەم کاتتان باش. ئەو کاتە باشتر دووبارە سڵاو ڕۆژ لە بنیرانی زاری کرمانجی و ئێوەش بەخێوێن سەرسەرە. با من لە ئەو دەست پێ بکەم پرۆسەی ئەم ساڵی خوێندن بە شێوەیەکی گشتی چۆن بوو کە تۆش دەمێکەوەکو بەڕێوەبەری پەروەردەی چۆمان دەست بەکار بووی. سەرەتا سوپاس لەخوای گەورە، طبعاً لە 18/6/2023 بەندەوەک بەڕێوەبەری پەروەردەی چۆمان سەرەتا بەوکار دەست بەکارم پاشان بۆ تەزبیت کرام. حقیقەت هەروەکو ئەو باردۆخە گشتەی کە بەسەر کوردستان داهات و هەموو کوردستانی گرتەوە پەروەردەی چۆمانی بەدەرنەوت لە کێشە و کەم و کوڕی، بەڵام سوپاس لەخوای گەورە و پاپشتی بە و ستافە دڵسۆز لێ هاتووی کە لە هەموو چینەکانی پەروەردەی چۆمان کە پێکاتون بەڕاستی ئەتوانم بڵێم پرۆسەی خوێندن و فێرکردن لە پەروەردەی چۆمان بەسەرکەوتووانە تاودەقەش بەڕێوە چووە. ینی هیچ گرفتێکتان نەبووە؟ گرفتێکی ئەوتۆمان نەبووە شایانی باسکردن بێ کە پەچی پرۆسی فێرکردن بخات. باش، بەڵام هیچ پرۆسەک لەو باردۆخی ئێستاکەینە بێکەم و کوڕی نییە. ئەم ساڵی خوێندن وەزارەتی پەروەردە ڕۆژانی شەمەی کرد بە ئۆف. پێت وایە وەکو بەڕێوەبەری پەروەردەی چۆمان ئەو ئۆفە کاریگەری لەسەر باشی و خراپی پرۆسەی خوێندن هەبوو؟ بەخۆی هەر بڕیارێکە لە وەزارەتی پەروەردەرەتی حقیقەت دوو لایانی هەیە، لایانی باشە و لایانی خراپ، بەڵام ئەگەر بە وردی ئەو بڕیاری شەمان کە بڕیاری جەنابی وزیری کرا ئۆف، طبعاً ئەگەر بە وردی لێکۆڵینەوەی لێ بکەین ئیدانەوەی لێ بکەین لایانی باشەی باشتر و لایانی خراپە. لایانی باش ئەوەیە گەرم و گۆڕێکی دا بە پرۆسی پەروەردە و فێرکردن و هەندێک بە شەوانە کەم کرانەوە لەوان لە مامۆستایان ینی باردۆخەکی خۆشتر بێتەکایەوە و لە ڕووی قوتابیانی شەوە ئەگەر باسکەین لەوانەیە یعنی دوو ڕۆژ لە هەفتەیەکدا پشوبی لە قوتابیان ڕفرێژ بیت بە ئەدایەکی نوێ و بە هێزێکی نوێ ڕۆژ یەک شەمان بێنەوە ناو پرۆسی پەروەردە و فێرکردن و لە ڕووی ممارەسەکردنی بابەتەکانی خۆشیان باشتر بیت. پێت وایە ئەمە بڵێن ئەگەر بۆ ئەو ساڵە و بڕیارە درابێ بەگشتی بڵێن لێرە بەهاتوو ئەو بڕیارە بەردەوام بێ بە بڕیاری ئۆفی شەموان؟ وەڵاهی حقیقەت ئەوەی ڕاستی بێ ئۆفی شەمان بە ڕێی خۆم و ئوگرا سەرپەرشتیارانی کە لە پێکاتی پەروەردەی چۆمانی شنڕاوێژ و ڕێی گۆڕینەوە پێم وایە بڕیارێکی سەرکەوتووە. مامۆستا جەمینە سەر ئامادەکاری تاقیکردنەوەکان لەبەرەوەی زۆر نەماوە چەند ڕۆژێک ماوە تاقیکردنەوەکان دەست پێ بکرێن وەکو پەروەردەی چۆمان و قوتابخانەکان تەواوی ئامادەکاری خۆیان کردووە؟ ئێمە وەکو پەروەردەی چۆمان بە هاوکاری سەرپەرشتیارانی بەڕێز و تیمی ئەزمونەکانی خۆمان لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان لەسەر هێڵین بە بەردەوام هەموو ئامادەکاریەکان کراون بۆ ئەنجامدانی پرۆسەی تاقیکردنەوە. ئەمڕۆ هەڵسەنگاندنی بازنەیەکەم دەست پێ کرد ئیدی لە ڕۆژانی ئایندە پێی ئەو خشتێکە لە وەزارەتی پەروەردە تەزبیت بووە، هەر مەکتەبک خشتەی خۆی دانایە و هەموو ڕێکارەکانی خۆی گرتە بەر لە ئەنجامدانی پرۆسی تاقیکردنەوە لە پۆل ناکۆتاییەکان ئیشاڵڵا وەکو وەرزی یەکەم بەسەرکەوتووانە کۆتایی پێدەین. بۆ پۆلی 12 ئەو قوتابخانانەی ئامادەین متمانەتان هەیە ئەو ساڵ چونکە ساڵی ڕابردووش لەسەر ئاستی پەروەردەی چۆمان نمرەی زۆر باشات بۆ ئەم ساڵیش لەو چێبەرچێبن هەر نەبێ لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێمی ئیدارەی سۆران؟ خۆی ئەو پرسیارە کۆنکرتیە نتوانین وەڵامەشی دەقیق بدەینەوە چونکە بەپێی هەندێک حاڵەت لە ناو ئیمتیحانان لە ناو پرۆسە تاقیکردنەوەکەدا بەسەر باردۆخی قوتابی دادێت لەوانەیە قوتابی لە هەر جگیرەکانیش بیت بەڵام ئاستی یاخود دەرئەنجامی نمرەکانی بەو شێوەی نەبیت. بەڵام ئەوەی ئێستا چاوەڕوانە کرێ و ئەوەی ئێستا ئەمە بینین تموعمان و تەوقعی من لە پار ئەمە زیاتر دەرەجەی باش و لەسەر ئاستی هەرێمی کوردستان نمری باشتر دەستدێنی. بەس بۆ خۆت وەکو بەڕێوەبەری پەروەردە لەگەڵ سەرپەرشتیاران ئەو قوتابخانە و قوتابیانەت دیاری کردوون کە بۆ نمونە بڵێ لە پۆلی 12 ئاستی باشە یا قوتابخانەکە ئاستی زانستی باشە بۆ ئەوەی گرنگی زیاتری پێ بدرێ؟ بەخۆی من یەک لە ئامانجەکانی ئیشکاری من و ئیشکردنی من بە یەک چاو تەماشای هەموو قوتابخانەکانەکەم و دەحمی هەموو قوتابخانەکانی شەکەمە پێی توانای خۆم
بەڵام قوتابخانە ئامادەیەکان کە لە سنووری ماهنا تبعی بایەخێکی تایبەتمەندیان پێدرێ لەبەر ئەوەی ئەوان لە پۆلی 12دا کۆمەڵک قوتابیان لە بەردەستە و پەروەردەیەکان و فێریانەکەن تبعی دواڕۆژی وان لەسەر ئەو پۆلەیە بێشک لەگەڵ برایانی سەرپەرشتیار و بەڕێوەبەر بەڕێزەکان نخبەک لە قوتابیەکان دیارن کە ئیشەڵڵا لە ئاستی چاوەڕوانی مەدانە نمری باش لەسەر ئاستی هەرێمی کوردستان بین بەدەستبین ئیشەڵڵا. بینە سەر هەندێک وردەکاری ترە لەسەر پەروەردەی چۆمان ژمارەی مامۆستا فەرمانبەر قوتابی ئەگەر داتایەکت لابێ پەروەردەی چۆمان پێک دێ لە 105 قوتابخانە بە باختی ساوایان و بنەڕەتی و دواناوەندی و ئامادەیان 8 باختی ساوایمان هەیە 76 قوتابخانەی بنەڕەتیمان هەیە 12 دواناوەندیمان هەیە و 9 قوتابخانەی ئامادەیشمان هەیە کۆی گشتی ئەوانە 7608 قوتابیە کۆی گشتیوانەوە 5 پۆلی پێشوەختەشمان هەیە لە قوتابخانە بنەڕەتیەکان ئەوانش کە خۆی بنێنە و حرەمی گوندەکان. مامۆستا هەر پرسیارم لەسەر پۆلی پێشوەختە هەبووە ئەم ساڵ بە فەرمی جێبەجێ کراوە یا بۆ ساڵی نوێی خوێندن تاو دەخێکەمە تێدا هیچ بڕیارێک نییە بڵێ لە ساڵی ئایندا جێبەجێ نەکرێت پرۆسەکە بەردەوامە ئەو پۆلی پێشوەختە زیاتریش بیت بەدیلی باخچەی منداڵانە حقیقت لە حرەمی گوندەکان لەبەر کەمی ڕێژەی قوتابیان و نەبوونی بینایی باختی ساوایان و ئەو بابەتانە کە پێویستن لەوە پرۆسەی فێرکردنی قوتابیان وەزارەت پەروەردە خۆشبەختانە زیرەکانە بیر لەوەی کردەوە کە پۆلی پێشوەختە بکاتەوە لە ئەوەی جێگرەوەی بەدیلی باختی ساوایان بیت و منداڵە چاوگۆشەکانی گوندانیش بێبەش نەبن لەو پرۆسەیدا. ئاماژە بەوە کرد کە لە سنووری ئێوە 7 باخچەی منداڵان هەیە ئەو باخچانە دابەش بوون هەشتن بەسەر لە گوندەکانیش باخچە هەیە یان لە زیاتر لە سەنتەری قەزا و ناحیەکان لە سەنتەری قەزا و ناحیەکان پۆلی پێشوەختە ئەوە لە بەرامبەر باخچە زۆر باشە. مامۆستا بینە سەر دروستکردن و نۆژەنکردنەوەی قوتابخانە چی کراوە لە ساڵی ڕابردوو یا بۆ ئەم ساڵ ئەمێن نەتوانم داتایکی و لەسەر ساڵی ڕابردوو بدەم چونکە من لە نیوەی ساڵی ڕابردوو هاتم بەڵام توانم لەو نیوەی کە من دەست بەکار بیمە داتایکی ورد بدەم لەوە تێ من دەست بەکار بووم زیاتر لە 72 ملیۆن دینار تەرخان کراوە جێبەجێ کراوە لەو نۆژەکردنەوەی قوتابخانەکان ئەو کەوتواری جێبەجێکردن کۆتاییان پێهاتیە واروە نزیکەی 400 ملیۆن دیناریش ئێستا هەموو ڕێکارەکانی بڕیە و کرای تێچەک و لەبەر کەمی نەختین لە باقەکان ئەو باردۆخۆی کە بەسەر لە چەند مانجی ڕابردوو بەسەر هەرێمی کوردستان دەهات پرۆسەکە بڕکسسی تێکەوت ئیشاڵڵا لە ناو مانجی 5دا ئەوش دەکرێتە پارەی نەختینە و دەست دەکەونەواری جێبەجێکردن. ئەو نزیکەی 400 ملیۆنە زیاتر بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە 198 نۆژەکردنی قوتابخانەکانە ئەوەی دیکە لە دیوانی پەروەردەیە و ئیدی هەموو لە ڕۆژەکردنی قوتابخانەکان. پاڵپشتی و هاوکاریەکانی کابینەینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینی بۆ گرنگجیدان بە سێکتەری پەروەردە؟ حقیقەت ئەمن ویستم سەرەتا ئاماژە بۆ خاڵەکەم بەڵام جەناب لەگە پرسیارەکانی کە لەو ڕەوت لادام بەڕاستی کابینەینەوە بەمەناوی وشە کابینەیە لە بەرامبەر ئەو هەموو ئالەنگاری و ئاستەنگانی کە هاتنە پێش کابینینەوە بەڵام کابینەینەوە نەک لەسەر پێی خۆوەستا بگرە لە هەنگا و نان بەرەو پێشکەوتن نەوەستا. طبعا ئەوەی کە لە کابینەینەوە وەکو ینی بەڕێوەبەرەتی پەروەردەی چۆمان ئەمە بە وردی ئاگام لە بابەتەکانە پاڵپشتی کە لە ڕێگەی وەزارەتی پەروەردە بەسپاسەوە وەزیری پەروەردە و بەڕێوەبەری گشتی وەروە جەنابی کاکەگوڕ شێخ نەجیبیش وەکو سەرپەرشتیاری سەر بەخۆی سۆران بەڕاستی لێرەوە میسپاسی بکەم گرنگجێکی زۆر تایبەتی بە کەرتی پەروەردەدایە لە سنوورێکی خۆی طبعا جێی سوپاس و پێزانێ بەڕاستی سەرۆکی حکوومەتیش بەردەوام لەگە جەنابیان لەسەر هێڵ بووە بۆ پشتیوانەکانی کابینەینەوە ئەو پشتیوانی کابینەینەوە کە وەکو ئەمن وەکو کادیرێکی پەروەردەی کە هاگام لە پەروەردەی خۆمانە بڕوا بکە ئەتوانم بڵێم لە پێش قەیرانەکانی 2014 هەرو گرنگی پێدرا بۆیە لێرەمە سوپاسش تایبەتی بکەم بەڕاستی کابینەینەوە کابینەی متمانە و بڕوا بەخۆبوون و هێز بەمە بەخشێ و کادیر لە چینەکانی بڕک لە ئاستی بەڕێوەبەراتی پەروەردە ئەوانە بەڕاستی یعنی کابینەینەوە ئەگەر یعنی بەراورد دەکەین لەگەڵ ئەو هەموو ئاستەنگانی کە دێنە پێش کابینینەوە کابینین ناوەستی و بگرە هەنگاویش ئەنێ بەرەو پێشکەوتن بەڕاستی ئۆتۆماتیکیان هێز بەمە بەخشیت وان لێکا کە ئەگەر لە 24 ساعتدا بەس تا ساعت ئیسراحەتکەین کێشە نەبیت.
مامۆستا شتێکی تر هەر وەزارەتی پەروەردە کردوویەتی ئێستا کە خەریکە زۆربەی شتەکانە کردێتە سیستەمی کۆمپیوتەری پێت وایە ئەو سیستەمانە ئەو کۆمەڵێک پلاتفۆرمی هەیە هی خێزانە هی قوتابخانە هی قوتابیە هی مامۆستایە ئەوانە زیاتر لە خزمەتی پرۆسەی پەروەردەن و ئیش و کارەکانیان خێراتر کردووە باخەت دووبارە گەڕانمە و سەرێک بابەتی ئەوی شەر کابینەی نوۆیە یعنی ئەمە لێرە سوپاسی پشتیوانەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی کوردستان بکەم بۆ وەزارەتی پەروەردە و بگرە سوپاسی وەزیری پەروەردەشەکەم بۆ داهێنانەکانی بەڕاستی بە سیستەماتیکردنی وەزارەتی پەروەردە نەک بگرە لە خزمەتی پرۆسەکەدایە بگرە ئەگەر بە وردی تەماشای بابەتەکان بکەین ئێمەی کادیرانی پەروەردەی تووشینە و حکمە یعنی پشوو کردینە بەڕاستی جاران ئەگەر یەک نووسراوت کە بە لە وەزارەتە بە بەریت چووبە یعنی کەسەکان بەریت جار هەبوو نەبوو جار هەبوو نەگەی زێخۆ بەڵام ئێستا ئەتوانین بە خلالی کەمتر لە دەقەق نووسرایمە لە بەڕێوەی گشتپەروەردەی سۆرانە لە پاش ئەوەی کە ئامادە کە بە خلالی خولەکێک لە پێش جەنابی وەزیرە لەوێ ناو وەزارەتی پەروەردە هەموو نووسراوەکان بە ئەلکترۆنینە یعنی کاغەز تقریبا هاتیە نەمین لە ناو وەزارەتی مە بەڕاستی هەنگاو بە هەنگا ئەو پرۆسە بەرەو پێشاڕواتەوە لێرەوە ئەموێ بەڕاستی یعنی سوپاسی وەزارەتی پەروەردە بکەم سوپاسی کاوادیرانی ئاستی بەرز بکەم لە جەنابی وەزیر و بەرە خوارێ کە ئەو هەموو ئەپلیکیشنانی کە وەزارەتی پەروەردە هاتیێنێ بەردەستی ئێمە و بەردەستە بووینە و خراینی خزمەت لەو پرۆسەی بەڕاستی بەرەو پێچوونی زۆر بابەتێکە هەیە بۆ نمونە سیستەمی پەروەردە هەرچی زانیاری وەزارەتی پەروەردە هەیە بە مامۆستا و فەرمانبەر و هەموو بابەتانەی کە لە هەموو ئەو کەلوپەلانی کە لە ڕۆژانەی پەروەردە بەکاردێت لەو سیستەمە داخل کرایە ئەتوانی بە کەمترین کات بگێ زۆرترین داتا و زانیاری سیستەمی ئی خێزان ئی قوتابخانە خێزان لە ماڵەوە توانی لەسەر قەنەفەکەی خۆی سەیری ئاستی قوتابەکەی خۆی بکات بەرپێچوونەکانی قوتابخانە بکە ئیڵ سەنگاندنمان هەیە ئەتوانین داکوباوکی هەموو قوتابیەک ئاستی قوتابخانەکەی ڕۆڵەکەی خۆی ببینیت ئی کتێبخانەن هەیە خۆشبەختانە جەنابی وەزیر ئاماریش زۆر بەرزی بڵاو کردەوە کە قوتابی مامۆستا ئەوانەیە کە لە زممی پرۆسەکە ئیشەکەن بە کۆد و بڵین پاسۆرجی خۆیان ئەتوانن ئەو کتێبانێکە بەستیان زۆر بە ئاسانترین ڕێگا و بە سەرەکترین ڕێگا دەست بخەن و خوێنەری بن جگەرە وابزانام خەڵاتیشی بۆ ئەوانە داناوەی کە زۆرترین کتێب بخوێنەوە ئەوە شاندانەکە لێرەوە سوپاس جەنابی وەزیرەکەین بەڕاستی خۆی لە خۆی هاندانەکە لەوەی چکە ئەگەر بێت و مەسەلەن بە وردی چاو لە پرۆسەکەی بکەین زۆرترین خوێنەر باشن خەڵات هێبات زۆرترین خوێنەر باشن زانیاری کۆ کاتەوە باشن زانیاری کۆ کردەوە جوانترین کادی لە دەرەچیت بێگومە کەواتە ئەوە خۆی لە خۆیدا پرۆژەکە ئەتوانم بڵێم نەک سوودی لە وەزارەتی پەروەردە هەیە سەرچاوەی بەخشینی زانیاریە لە هەموو وەزارەتەکانی دیکەش مامۆستا لەوەتەی وەکو بەڕێوەبەری پەروەردەی چۆمان دەست بەکار بووی هەڵسەنگاندنێکت بۆ ڕەوشی پەروەردە کردووە لە چۆمانکە چی پێویستە گرفتەکانی چین دەستکەوتەکانی چین بۆ ئەوەی بۆ ئێستا و داهاتوو کاری لەسەر بکەیت حقیقت پەروەردەی چۆمانە شوکو دوژبارە کەمەوە بەدەرنی لە کەم و کوڕەکان هەوەکو هەموو پەروەردەکانی کوردستانی بەڵام ئەگەر بەراورد بکەم لەگەڵ هەندێک لە پەروەردەکانی دیکە ئەمە لە ئاستێکی باشە دەن لە ڕووی باڵەخانە ئەو گوندانەی کە ئێستا پرۆسەی پەروەردە فێرکردنەوە بەردەوامە تەنها چەند گوندێک نەبی کە باڵەخانە نییە لە چاو 105 قوتابخانەیە ئەوانی دیکە کابینی باشی تێدایە و هەیە یعنی یەک قوتابخانەی سەرخۆڵە ئەوش کرێە بینای خۆ نییە ئەگەر ڕووی باڵەخانە بێکەم و کوڕنینە پێویستنی بە نۆژانکردنەوە هەیە بەڵام و باڵەخانە ئەگەر بێ سەر میلاکاتی شن لە ئاستێکی بەرزە تەنها ئەتوانم بڵێم هەندێک لە مامۆستایانی بابەتی زانستین کەم و کوڕی بەبەردەوام ساڵانە هەنە بەڵام ئیدی خۆشبەختانە پاڵپشتی وەزارەتی پەروەردە لە ڕێی وانەبێژانی دڵسۆز ئەو بۆشایش پڕکردەوە تەبیعی پەروەردەی چۆمانش بەدەرین لە پەروەردەکانی کە کۆمەڵی زۆر لە وانەبێژانن هەیە بەڕاستی ئەمە لێرە سوپاسیان بکەم یعنی بەڕاستی جێی دەستخۆش سوپاسن خۆنەویستانە دڵسۆزانە کارێکی خۆیان زۆر باشی جێبەجێەکەن بەڕاستی شانازیان پێوەکەم ئەتوانم بڵێم لە ئاستی خۆن زیاترن لە ڕووی ڕێژەوە هەیە بەڵام هەمیان یەکێکی دڵسۆزترن بەڕاستی باسی قوتابخانەی سەرخۆڵ و کابینەت کرد لە پلان هەیە بۆ ئەوەی ئەو قوتابخانانەی سەرخۆڵن باڵەخانەیان بۆ بکرێ و کابینەش نەمێنێ تەبیعی خۆشبەختانە جەنابی سەرپەرشتیای ئیدارەی سەربەخۆی سۆران لە ئەنجامی کۆکردنەوەی داتایەک لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە چاو پەروەردەوە
لە ماسەرپلانی خودای لە ئایندەدا هەرچی قوتابخانە سەرخۆڵ هەیە سەرەتا سەرخۆڵەکان بکرێنە بینایی باڵەخانەی شایستە دوای دەست لەوە ئەو قوتابخانە ببرێت کە کابینێنە بە جوێرەی پلان ستێپ بای ستێپ ئینشاڵڵا ئەو پرۆسانە بەردەوامن و لە جێبەجێکردندا ئینشاڵڵا نامێنن. باشە مامۆستا باسی ئەوەت کرێت تەواوی گوندەکان قوتابخانەی پێویست هەیە کە هەر گوندێک ئاودان ڕێژەی تەڵەبەی شایستەبی لۆکردنەوەی قوتابخانەی درێخی نەکردێ و بە مامۆستا و فەرمانبەر و کامل ئەجیزاتی پێویستن بەدابین کردیە بگرە لەوانەیە ئەم لێرەوە سوپاسی وەزارەتی پەروەردە ئەەکەم بەڕاستی بەتایبەت جەنابی وەزیر و بەڕێوەبەری گشتی دیوان کە یعنی بە چاوەکی زۆر تایبەت تەماشای ئەو گوندانەکەن کە سەر سنوورن بەڕاستی جارێ لە حەدی یاسایی خۆشی تەڵەبەکەمترن بەڵام ئەڵێ قوتابخانەکان دامەخن لێ گوندەکەم بەتاوی چۆن لەبێت ئەو گوندانە هیچ لەبەرباری مەترسی لە ڕووی ئەمنیەوە وای کردو کە قوتابخانەدا بخرێت و قوتابیان بێنە لە شوێنێکی تریا چۆڵ ببن تا ئێستا لە ڕووی مەترسیەوە بابەتە نەبووە لە ڕووی بارودۆخی ئەمنی گوندەکان چۆل بن و بڵێ قوتابخانە دابخرێت ڕەنگە گوندەبی چۆل بیت بۆ من لە منتیقەی دۆڵێ باڵیان ئەوانە مەجموعە گوندێک پێستا چۆل لەبەر تۆبارانی تیارەی وڵاتانی دراوسێ بەڵام ئیدی وەلێکراین لە گوندێک لە گوندەکان بگرسێنەوە و پرۆسی پەروەردە لەوێ بەردەوام بیت. مامۆستا شێشی تر بەو سیستەمە ئێستا وەزارەتی پەروەردە هێلی ئینتەرنێت پێویستە لە هەموو قوتابخانەکان هەبێ تەواوی ئەو قوتابخانە و گوندانەی کە لە سنووری ئێوەن هێلی ئینتەرنێتیان هەیە بۆ ئەوەی بە خێرایی دەستیان بەو سیستەمە بگە ئەتوانم بڵێم 95 بەرەو سەرێ مشکلی ئینتەرنێتن نییە چونکە ئینتەرنێت خۆی نەدیتەوە لە یەک بڵێن هێڵی فرە هێڵە کوردستان فرە بابەتی تەکنۆلۆژیایە یەک لە بابەتەکان ئەگات لە هەموو گوندەکان کە ئەتوانن بڵێن ئیشکاری خانی خۆیان پێڕای بکەن ئەوە کێشەی مێ لە بابەتی تەکنۆلۆژیا و سیستەمی پەروەردە و ئەوانە کە لە قوتابخانەکاندا بەکارێت نەبوونی کارەبای پێویستە بەڕاستی گوندەکان بێبەشن لە کارەبای مۆلەهەلیەکان دەبان هەموو بڵێن سەرچاوی وزەی کارەبایان تەنها کارەبای نیشتیمانیە کارەبای نیشتیمانی 24 ساعتی نییە جاولێ لەوان لە بابەتەن گرتن هەبیت بەڵام ئیدی با لێهاتووی بەڕێوەبەرەکانمان بە زیرەکایەتی خۆیان توانیتیان کۆنتڕۆلی بابەتەش بکەن بۆ کارەبان ناتوانێت لێرە سوود لە سیستەمی وزەی خۆر وەربگیرێت وڵای ئەوەش پرۆژه یاسایە لە وەزارەتی پەروەردە پێم ئیشی سەرەکەن بەڵام ئیدێوەش بودجە و یعنی بەڕاستی شتی پێویستە باشە لەو بابەتەی مامۆستا بینە سەر هەڵسەنگاندنی دەرەچیکەیەکێکە لەو بابەتانەی کە چەند ساڵێکە وەزارەتیشی لەسەرەکە بەڵام کاردانەوەکانی بە هەب بە باشە و بە خراپە لێ ئەکەوێتەوە تۆ وەکو بەڕێوەبەری پەروەردەی چۆمانی دی مامۆستاش بووی پێت وایە هەڵسەنگاندنی دەرەچی خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردنی کردووە خۆی ئەگەر بەوردی باس لە سەنگانی دەرەچی بکەن سەنگانی دەرەچی لە بەشێکە لە پرۆژەی پەرپێدانی تواناکان ئەگەر بەوردی باس لە پرۆژەی پەرپێدانی تواناکان بکەین بەڕاستی پرۆژێکی زۆر سەرکەوتوانە وەزارەتی پەروەردە طبعاً هەر پرۆژەیە کە تەقدیمەکرێت کە دەواری جێبەجێکردن بێشک خاڵ نەرێنیشی هەیە بەڵام دەتوێت بەراوردی بکەیت لە مابینی خاڵە ئەرێنیەکان و خاڵ نەرێنیەکان خاڵ ئەرێنی زۆر زیاتر لە خاڵ نەرێنی حقیقت پرۆژەی پەرپێدانی تواناکان واتە بریج کاونسڵ جم و جۆڵێکی زۆر باشی خستە قوتابخانەکان وای کردووە کە قوتابی لە ناو پۆل منافسەی قوتابیت کەش بکە لەسەر بنەمایەکی زانستی بەرەپێشچوونی بۆ دەوڵەمەندکردنی بە زان و زانیاری خۆی لەسەر بەدەستهێنانی نمرە یان قوتابخانە لە قوتابخانێکی بێتی چێبڕچێ لەسەر بەدەستهێنانی ئاستەکان زۆرترین چالاکی ئەنجامدات زۆرترین سیمینار بکات بە ڕێژی زۆر باش ئازانستی خۆ بەرزکاتەوە چونکە ئەو هەموو خاڵانی کە باسم کرد هەمووی ستانداردن لە 25 ستاندار پێکاتوە یعنی لە هەموو لایەنەکانی و لە کەسەترین خاڵی پرۆسی پەروەردە فێرکردن تا گەورەترین خاڵ مشترەکە تێیدایە ئەو 25 ستاندارە لە ئێکۆڵی نوێ لەسەرکات طبعاً بەڕێوەبەرە بەڕێزەکان و سەرپەرشتیارانی زێدە ئازیز هەموو کات ئیش لە ستانداردەکانەکەن هەوڵدا هەر کەسە و هەر سەرپەرشتیاری بەڕێز و هەر بەڕێوەبەرێکی قوتابخانەی خۆی هەوڵدا لەسەر یەک بێژ ستانداردەکان باشترین ئیش بکات کە باشترین ئیش کرد باشترین ئەنجام دەستدەینی کە باشترین ئەنجام دەستدەین لە زمانی ئەوەیە کە تو باشترین پێشکەوتن دەستینایە کەواتە یعنی پرۆسەی بریج کاونسڵ پرۆسەی زۆر یعنی باشە لۆ ناو وەزارەتی پەروەردەکە لە ساڵی 2019 هاتەکایەوە بەڵام ساڵ بە ساڵ دەوڵەمەندی شەبی ساڵ بە ساڵ ئاڵۆستری و فەرع الخوپۆپی لێ بنەوە ساڵێکم زۆر بە سادەنی وەرگر ئەمە یعنی ئەوەندە ئاڵۆزنە بەڵام ساڵ بە ساڵ بەدەوڵەمەندتراویت
کە ئەوش چەند دەوڵەمەندتریش بیت قوتابخانەکان زیاتر بەرەو پێشەچن وەلا بێمە سەر کڕۆکی پرسیارەکەی جەنابی بێشت کە باسەسەکانی دەرەچیت کە طبعا هەر وەکو قسەکانی خۆمەڵێمەوە هیچ شەک بێکەم کوڕی نییە طبعا سەرپەرشتیارانی هەر پەروەردەیەک ئەکرێنە چەند لیژنەیەک لیژنەکان پێک دێن لەسەر سەرپەرشتیاری بەڕێز هەر لیژنەیەک لە کاتێکی دایکرای خۆ پێی خشتی تایبەتمەندی خۆیان سەردانی قوتابخانەکانەکەن لە ماوەی 3 ڕۆژ ئەمینەوە لێکۆڵینەوە لە هەموو ستانداردەکانەکان بەگشتی ئەمن زۆر ڕازیمە لە هەسەنگانی دەرەکی بەگشتی بەڵام وەنیە بە دەربین لە کەم و کوڕی و گلەی وەزاندەی بەڕێوەبەرەکانیش طبعا گلەی وەزاندەی بەڕێوەبەرەکان ڕۆژانە ئەبیستم ئەوانش بەشیان دەسۆزیە طبعا بەڕێوەبەر هەیە زۆر خۆی مادیەکە زۆر بایەق بەوەی کە هەموو ستانداردەکان وەک خۆی جێبەجێ بکە بەڵام ڕەنگە لە جێیەکی لەوانەیە کەم و کوڕێکی شەویبی دڵی بەڕێوەبەرەکەی نیگەرانکە ئیدی بە کۆی گشتی پرۆسەکە زۆر باشی بەڕێواچی مامۆستا لەبەر کەمی کات پرسیاری زیاتریشم هەبوو بەڵام لە کۆتایی ئەتەوێت چ پەیامێک بە مامۆستایان و قوتابیان و خەڵکی چۆمان برەی لە بواری پەروەردە حقیقت دوا پەیامی من لە دەرفەرەکەی خۆم لێرەوە سوپاسێک بێکەی دایک و باوکانەکەم بەڕاستی ئاستی ڕۆشنبیری وان وای لەمە کردیەکە یعنی ئەمەش لێرە بەو شێوەی مادی نەبین چکە ئاستی ڕۆشنبیری وان زۆر بایەق بە ڕۆڵەکانیان دەدەن ڕۆڵەکانیان بەرەو ئاستی بەرز هەم لە ڕووی پەروەردە هەم لە ڕووی فێرکردن دەدەن وەروە ئەمەوێ ڕێز و سڵاوی تایبەتم بگەین یەک بەیەکەی مامۆستایانی بەڕێز ئەمە ناڵێم وانە بێژان چکە ئەوان لەکرێن مامۆستانە هیچ جیاوازێک نابێت لەوانێ مامۆستانی میلاک وانە بێژ بۆیە بەگشتی بەڕاستی دڵسۆزیوان بەرزە نرخینم ئەگەر دڵسۆزیوان نەبا لەوانێ ئەو ساڵ پرۆسی پەروەردە فێرکردن وەکو خۆی ڕێڕەوی خۆی وەرنەگربا بەڕاستی لەو هەموو ئاستەنگانی کاتنە پێشن و سەرپەرشتیارانی بەڕێز ئەمیڕۆڵیان بەرز بەرەخینم وەروە کەوادیر و بەڕێوەبەرانی بەڕێز بەڕێوەبەرانی قوتابخانە بەڕاستی خۆ نەویستانە و دڵسۆزانە کاریەکانی خۆیان زۆر باش ئەنجام داوە لێرەوە دەستخۆشیان لێکەم و ستافی بەڕێوەبەری پەروەردەم بەڕاستی ئەوانی شەو ڕۆژ لە خزمەت پرۆسی پەروەردە فێرکردن و وەروە مامۆستایان و بەڕێوەبەریاندانە ئەمەوێ لێرە دووبارە سوپاسێکی بێپایان لۆ جەنابی سەرۆک حکوومەت بنێرم لەو هەموو پاڵ پشتی و پشتیوانەی کە پرۆسی پەروەردە فێرکردن و وەزارەتی پەروەردە ئەدات وەروە لێرەشەوە ئەمەوێ دڵسۆزی و بەڕاستی شەو نەخۆنی و لێهاتووی جەنابی وەزیر بەرز بنرخینم چکە لە هەر کچەترین زانیاری کە پێیگە بە شەو ڕۆژ بە تەلەفۆن بە هەموو وەسائلەکانی گەیاندن لە سەخەتە لەگەڵ هەموو مامۆستایەک هەموو بەڕێوەبەرێک هەموو بەڕێوەبەری گشتێک وەروە ئەمە لێرە دەستخۆشی و سوپاس بزانین لۆ برای گەورە و بەڕێزە مامۆستاکارە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بنرخێن بەڕاستیەوەیش خۆنەویستانە و دڵسۆزانە بەردەوام لەگەڵ مەسەهێڵە و لە سەروی ئەمانش بەڕاستی ئیدارەی سەربەخۆی سۆران جەنابی سەرپەرشتیار بە چاوێکی پڕ بایەخێکی زۆر گرنگی بەسلکی پەروەردە دەبەرەکەی سپاسی وشەکەم زۆر بەخێر سپاس بۆ مامۆستا ئەحمەد محەممەد عەلی بەڕێوەبەری پەروەردەی چۆمان کە لەو دیدارە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی کۆتایی بەو دیدارە دێنین ڕێزی هاوکارامان قبول بفەرمونون کاتێک شات